داوا ئەکەم لە خوشک و برایانی ئەزیز و سەنگینم هێدی بێنە سەر ستەیج. لێرەدا ئێمە پێشوازیان لێەکەین لەلایەن ئێوەش تەشریف بێنن، لەلایەن منداڵانی بەهرەدار و لەلایەن نەوجەوانانی بەهرەدار و هەروەها گەنجانی بەهرەدار ئەو چرایانە هەڵکەن بۆیان بۆ ئەوەی ببێتە چرای ڕۆناکەرەوەی ژیانیان، ببێتە چرای ڕووناکەرەوەی ژیانی ئەو کەسانەی چاویان بە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵنایات. فەرموون وەرنە سەرەوە، خوای پەروەردگار تەوفیقتان بدە، خوای پەروەردگار ئینشاء الله ئەوەندەی تر شکۆمەندتان بکە و سەربەرزی دنیا و قیامەتتان بکە. خۆشەویستان و بەڕێزان، لێرەدا ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە ئەو خۆشەویستانەی تەشریف دەهێنن سەر ستەیج، اللهم صل على سيدنا محمد وآل سيدنا محمد، ئەو خۆشەویستانەی کە تەشریف دەهێنن سەر ستەیج ئێمە بە سرودێکی جوان کە وتراوە و لەسەر قورئان پێشوازیان لێکەین لەلایەن گروپی خۆشەویست. مایکەکانیان بۆ بکەنەوە و هیوادارین دەست پێ بکەن. سەرەتا بە ئاەتێک لە قورئانی پیرۆز و دواتر بە سرودی قورئان پێشوازی لە خۆشەویستانمان دەکەین. فەرموون. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. قرآن كلام الله يا رزقاري ميت دايا، قرآن نور أشرايا روناكي نوريغايا، روناكي نوريغايا. قرآن كلام الله يا رزقاري ميت دايا، قرآن نور أشرايا روناكي نوريغايا، روناكي نوريغايا. قرآن كلام الله يا رزقاري ميت دايا، قرآن نور أشرايا روناكي نوريغايا، روناكي نوريغايا. يا نور رحمن بقربان فداي كلامي سبحان، يا نور رحمن بقربان فداي كلامي سبحان. فيامي بوين سوجان أوا برنامي رحمن. قرآن كلام الله يا رزقاري ميت دايا، قرآن نور أشرايا روناكي نوريغايا، روناكي نوريغايا. صاحبي أو قرآنا رحمانا ومهربانا، صاحبي أو قرآنا رحمانا ومهربانا. هوي لقى القرآن هميشا شادمانا. قرآن كلام الله يا رزقاري ميت دايا، قرآن نور أشرايا روناكي نوريغايا، روناكي نوريغايا. قرآن مرهمي دردا درماني آي سردا، قرآن مرهمي دردا درماني آي سردا. قرآن بو فارس و كردا بو درشت و بردا. قرآن كلام الله
ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە قورئان گوفتەی خوددایە بۆ بەشەر ڕەهنومایە قورئان گوفتەی خوددایە بۆ بەشەر ڕەهنومایە بۆ دەردی دڵ شیفایە بۆ هەموو دەردەوایە قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە خوایە بیکەی بە چرا بۆ ئێمەی بێڕەهنوما خوایە بیکەی بە چرا بۆ ئێمەی بێڕەهنوما لە ڕێ قورئان دەرنەچین چون گەردەرچین تێک دەچین قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە گیان و ڕوحمان بە قوربان فیدای کەلامی سوبحان گیان و ڕوحمان بە قوربان فیدای کەلامی سوبحان پەیامێ بۆ ئینس و جان ئەوە بەرنامەی ڕەحمان قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە ساحەبی ئەو قورئانە ڕەحمانە و میهرەبانە ساحەبی ئەو قورئانە ڕەحمانە و میهرەبانە ئەوەی لەگەڵ قورئانە هەمیشە شادومانە قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە قورئان مەرهەمی دەردا دەرمانی ئاهی سەردا قورئان مەرهەمی دەردا دەرمانی ئاهی سەردا قورئان بۆ فارس و کووردا بۆ درشت و بۆردا قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە قورئان گوفتەی خوددایە بۆ بەشەر ڕەهنومایە قورئان گوفتەی خوددایە بۆ بەشەر ڕەهنومایە بۆ دەردی دڵ شیفایە بۆ هەموو دەردەوایە قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی ڕوو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم
اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. سپاس بۆ خوا کە ئازیزان و خۆشەویستانمان لە خوشک و برایانمان پاش ئەوەی خەڵات کران لەلایەن لیژنەی باڵای قورئان لەبەران بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا حەداد، هەروەها دکتۆر یوسف گەرمیانی لەگەڵ مامۆستا غەریب عەزیزی خۆشەویست، خوای گەورە پایەداریان بکە. سپاس بۆ ئامادەبوونیان، خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە ئینشاءالله. موفق و سەرکەوتوو بن مامۆستایانی ئەزیز.